So we've spent $6 trillion. We have a hornet's nest. It's a mess like you've never seen before. We're nowhere. دۆناڵد ترامپ لە پێگەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناڕازیە و دەڵێت لەمە دووە پێچەوانەی 17 ساڵی ڕابردوو دەبێت ئەمریکا شەڕ بۆ بردنەوە بکات. خواستی ترامپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکە کە تا ئێستا ڕوون نییە چۆنە و هەریاریکەرە و خەون و سیناریۆی خۆی هەیە بۆی. لە کۆنفرانسی میونخ سەبارەت بە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکا، ئیسرائیل، تورکیا و سعودیا بە ڕستەیەکی هاوبەش هێرشیان کردە سەر ئێران. بەوتەی ئەوان ئێران سەرچاوەی ئاڵۆزیەکانی ناوچەکەیە. بەر لە چەند ڕۆژ عادل جوبێر وەزیری دەرەوەی سعودیا بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و سەردانی بەغدای کرد. هەموو ئەو ڕووداوانە بە بۆچوونی زۆرێک لە شارەزایانی سیاسەتی ناوچەکە ئاماژەن بۆ گۆڕانکاری گەورە و خێرا لە ناوچەکەدا. بەڵام ئاخۆ کورد خۆی بۆ ئەم گۆڕانکاریانە ئامادە کردووە یاخود ئایا کورد لەم گۆڕانکاریانەدا یاریکەرە یان یاری پێکراو دەبێت. شارەزایانی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست باس لە بوونی پلان و سیناریۆی جیاواز دەکەن کە لە هەر کام لەو پلان و سیناریۆیانە کورد لە 3 بەشی کوردستان لە بەردەم دەرفەت و مەترسی گەورەدایە. بەڵام بە بۆچوونی هەندێک لەو شارەزایانە مەترسیدارترین سیناریۆ بۆ کورد سیناریۆی تورکیە. سیناریۆ و پلانی تورکی بە بۆچوونی شارەزایانی سیاسەتی تورکیا ئەو وڵاتە لە هەوڵێوەدایە بزوتنەوەی کورد لە باکووردا بە جۆرێک لاواز بکات کە توانای ئەوەی نەبێت لانی کەم لە کورتماوەدا کێشە بۆ تورکیا دروست بکات. هەر بۆیە باز لەوە دەکرێت لە ئەم ساڵدا سوپای تورکیا هێرش بکاتە سەر قەندیل. هەر لەم چوارچێوەیەدا موراد قەرەیلان لە سەرکردە دیارەکانی پەکەکە بەر لە چەند ڕۆژ پێشبینی ڕوودانی شەڕێکی قورسی کرد لە قەندیل. تورکیا دەیەوێت لەم چوارچێوەیەدا ناکۆکیەکانی نێوان پەکەکە و پارتی بقۆزێتەوە بۆ لێدانی پەکەکە. لە ئەگەری سەرگرتنی ئەم پلانە تورکیا مەترسی ئەوە هەیە ناکۆکیەکانی نێوان پارتی و پەکەکە بگاتە ئاستێکی مەترسیدار بە جۆرێک کە کاریگەری خراپیشی دەبێت لەسەر قوڵبوونەوەی ناکۆکیە ناوخۆیەکانی ناولایەنەکانی هەرێمیش. سەبارەت بە ڕۆژاوای کوردستانیش تورکیا لە لایەکەوە بەنیازە هێرش بکاتە سەر منبج و لە لایەکی دیکەشەوە هەوڵ دەدات ناکۆکیەکانی نێوان پێیەدە و ئەنە کەسە قوڵتر بکاتەوە تا ئاستی شەڕی ناوخۆش. بە بۆچوونی بەشێک لە شارەزایانی سیاسەتی تورکیا لە ئەگەری سەرگرتنی پلانی تورکیا ئەوە پێگەی کورد لە عێراق و سووریا لاواز دەبێت. پلان و سیناریۆی ئێرانی هەندێک لە شارەزایانی سیاسەتی ئێران پێیان وایە ئێران نیگەرانە لە نزیکبوونەوەی پارتی و تورکیا و هەروەها دەیەوێت هەرێمی کوردستان بەرامبەر بە بەغدا لاواز بێت و مەبەستەش ئێران هەوڵدەدات لەلایەک لە ڕێگەی لایەنە شیعەکانەوە و بەتایبەتیش لە ڕێگەی حەشدی شەعبیەوە فشار بخاتە سەر هەرێم و لە لایەکی دیکەشەوە هەندێک لە نایارانی سیاسەتی ئێرانی پێیان وایە ئەو وڵاتە هەوڵدەدات لە ڕێگەی لایەنەکانی دیکەی هەرێمەوە فشار بخاتە سەر پارتی کە ئەمەشیان کاریگەری دەبێت لەسەر قوڵبوونەوەی ناکۆکیەکانی ناوخۆی هەرێم. سەبارەت بە ڕۆژاوای کوردستانیش ئێران خوازیارە لە داهاتوودا بەشار ئەسەد هەموو خاکی سووریا بە ڕۆژئاوای کوردستانیشەوە کۆنتڕۆڵ بکاتەوە. بەڵام لەم قۆناغەدا ئێران هەوڵ نادات بە ئاشکرا دژایەتی کانتۆنەکانی ڕۆژئاوا بکات. پلان و سیناریۆی رووسی بابەچوونی شارەزایانی سیاسەتی رووسیا لە بەرژەوەندی رووسیادایە پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا ئاسایی بکرێتەوە. بەو پێیە رووسیا پەیوەندێکی باشی لەگەڵ بەغدا و هەرێمدا هەیە. لە سووریاش رووسیا لەگەڵەوەدایە کورد و حکومەتی سووریا بگەنە ڕێککەوتن بە جۆرێک کە لە چوارچێوەی سووریادا هەندێک لە مافەکانی کورد دەستەبەر بکرێت. پلان و سیناریۆی ئەمریکی ئەمریکا هەژمونی ئێران لە عێراق بە مەترسی بۆ سەرخۆی دادەنێت. بەشێک لە شارەزایانی سیاسەتی ئەمریکا پێیان وایە ئەمریکا هەوڵی لاوازکردنی پێگەی ئێران دەدات لەم چوارچێوەیەشدا ئەمریکا هەرێمی کوردستان بە ناوچەیەک بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆی دادەنێت. هەر بۆیە ئەو بۆچوونەی هەیە ئەمریکا لەلایەکەوە لەگەڵەوەدا ئاسایشی هەرێم پارێزراو بێت و دژی ئەوەی وڵاتانی دراوسێ کار بۆ تێکدانی ئاسایشی هەرێم بکەن. لە لایەکی دیکەشەوە و بۆچوونەش هەیە ئەمریکا لە چوارچێوەی سیاسەتی لاوازکردنی هەژمونی ئێران فشار دەخاتە سەر لایەنەکانی هەرێم بۆ ئەوەی بە پەیوەندەکانی خۆیان لەگەڵ ئێراندا بچنەوە. سەبارەت بە سووریاش ڕۆژاوای کوردستان تەنیا دەواازەی ئەمریکایە بەڕووی ئەو وڵاتەدا. هەر بۆیە هەندێک لە شارەزایانی سیاسەتی ئەمریکا پێیان وایە ئەمریکا بە ئاسانی ڕێگە نادات تورکیا یان حکوومەتی سووریا دەستکەوتەکانی کورد لە ڕۆژاوای کوردستان بخەنە مەترسیەوە. ئێستادا لایەنە کوردەکان لە بەردەم تاقیکردنەوەیکی مێژوویدان بەوەی ئایا دەرسیان لە ئەزمونە شکست خواردوەکانی سەدەی ڕابردوو وەرگرتووە و دەتوانن بەبێ ئەوەی ببنە یاری پێکرا و بە سەلامەتی کورد لەم قۆناغە پڕ لە ئاڵۆزەی ناوچەکەدا دەرباز بکەن یان ئەوەی جارێکی دیکە ئەو ئەزمونانە دووبارە دەکەنەوە.